پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە، یادمان دەخاتەوە، دەفەرمێ ئین الله يحب العبد التقي الغني الخفي. لە صحیح مسلمدا فەرموودەکە هاتووە خی پەروەردگار ئەو کەسەی زۆر خۆش دەوێت کە بەندەی ڕاستەقینەی خوایە. سێ سیفەتی هەیە: ئەتەقی، زۆر خۆپارێزە لە حرام، زۆر سنوورەکانی خی پەروەردگار دەپارێزێ، زۆر پابەندە بە شەرعی خی گەورەوە. ئەلغەنی، خی گەورە بەسەری کردوێتەوە، الحەمدولله دەوڵەمەندە، دەستی بەخشندەیی هەیە، دەستی وەرگرتن و سوالکردنی نییە. بەڵام ئەلخەفی، حتا بڵێ لە بینی خۆی خوادا خواناسە، خۆپارێزە لە حرام، چاکەکارە، هەروەها ئەلغەنی الحەمدولله هەبووە، دارایە، بەخشندەیە، زەکات دەدا، خێر و خێرات دەکا، مزگەوت دروست دەکا، قوتابخانە دروست دەکا، یارمەتی فەقیر و هەژار و هەتیوان دەدا. بەڵام ئەلخەفی خۆی گومناو کردووە، خۆی دەشارێتەوە، نایەوێ هەموو خەڵکی بەشتەکانی بزانن. ئەوەی کە فەرز بێ، ئێستا نوێژی فەرز وا باشە لەبەر چاوی خەڵک بکرێ، ئەوە تا نوێژی فەرز لە مزگەوتە بە کۆمەڵ بیکەی، با دروشمەکانی خوای گەورە ئاشکرا بن. زەکاتی شت داوەتەناند ئەگەر ئاشکراش بێ بۆ ڕیاد نەبێ مانیع نییە، چونکە فەرزە. حەجت کردووە فەرزە، عمرەت کردووە کە فەرزە و یەکەم جارتە ئاشکراش بێ ئاساییە. بەڵام ئەو شتانەی کە سونەتن جیاواز لە فەرزەکان، زیاد لە فەرزەکان، ئەمانە پشاریتەوە باشە. تۆ شەو نوێژت هەیە، تخوا حەیف نییە بچی لای خەڵک باسی بکەی، بەداخەوە لە دایان خەڵک دەبیستین وەڵا لەخوا بەزیا بێت چەند ساڵە شەو نوێژم نەفەوتاوە، ێ بۆ خەڵکی باز دەکەی. ئەلخەفی هەیە خێر و خێراتێکی هەیە، یارمەتی هەتیوێک دەدا مانگانە، یارمەتی ماڵە هەژارێک دەدا، لەوانەیە لە 50 شوێن بیجێڕێتەوە، هەر بۆی هەڵکەوێ منیش ئەوەندە یارمەتیە لە فڵان ڕێکخراو یان بۆ خۆم دەدەم بە ماڵی منداڵی بێ باوەک، یان بۆ هەژاران یان بۆ قوتابیان، ئەوەندەم تەرخان کردووە. با هەدبێ ئەلخەفی مادەم سەدەقاتی سونەتە، با لە نێوانی خۆت و خوادا بێ. هەیە 6 جار عمرەی کردووە، ژن و پیاومان بینیوە، شوێن نییە لێی باز نەکە کە ئەوەندە حەجی و سونەتم کردووە، ئەوەندە عمرەی سونەتم کردووە. باشە لێگەڕێ، بۆ دەبێ هەموو شتێکت هەر ئاشکرا بێ. کابرا دەچێت بۆ عمرەیەکی سونەت، تەواف دەکا، هەر سێڵفی دەگرێ، دوعا دەکا، هەر سێڵفی دەگرێ، دەگریا دەبێ ڕسمی بگرن، دوعا دەکا لە مزگەوتە هەر دەبێ ڕسمی بگرن. باشە کامیرەی خوا چاوی لێت نییە، نایگرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە ئەو عەبدەی خۆش دەوێت، یحب بەردەوام خۆشەویستی خوات بەسەرا دەبارێ، تەقواکار بی، هەروەها خوای گەورە ڕەحمەت پێ بکات، دەستی سواڵت نەبێ، دەستی دەوڵەمەندیت هەبێ و بەخشندە بی. بەڵام ئەلخەفی زۆر خۆت ئاشکرا مەکە، با زۆر کردارت هەبێ لە نێوانی خۆت و خوادا شاردراوە بن، با هەموو شتێکت ئاشکرا نەبێ، با تووشی دەمامەکداری و ڕووپامایی نەبی. ئەمە لە بواری دینداریدا، لە بواری سەخاوت و بەخشندەییدا، لە بواری چاکەکاریدا کە بەرهەمی قیامەتی لێ هەڵدەگری. مرۆڤی دەمامەکدار لە بەرهەمی قیامەت بەداخەوە مەحروم دەبێ و دڵ و دەرونی لە دنیادا ئاسوودە و ئیسراحەت نابێ. دووەم، میلەتی دەمامەکدار. میلەتی دەمامەکدار سیستمی سیاسی و حکومڕانی وڵات وا لێ دەکا کە کاربەدەستان خراپ بن و تەواوی سیستمی سیاسی وڵاتەکە تێک بچێ و هەمووان ناڕەحەت بن. میلەتی دەمامەکدار لای کاربەدەست مەدحی دەکا کە هاتە دەرەوە زەممی دەکا. ئەوانەی کەوا شێر دەخۆن لە دەرەوە وەک فیلەکەی خاوەنشکۆ کە چوونە حزوری پاشا و دەسەڵاتدار و فەرمانڕەوای وڵات، لەوێ ئەو پەڕیستایشی دەکەن، لەڵام قوربان هەموو خەڵک ڕازیە، خوا دەست بە باڵتەوە بگرێ، خوای گەورە کورسی و پلە و پایەت بپارێزراو بکە، خوا تۆمان لێ نەستێنێ و بۆمان بێڵێ بەڕاستی عالم لەسەر دەستی تۆ هەر حەساوەتەوە، کەچی کە دێنەوە ماڵەوە کەچی کە پرش هەڵدەکەن وانین. لە صحیحی بوخاریدا فەرمودەکە هاتووە بە ژمارە فەرمودەی 7178 کە ئیبن عومەر عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی لە بابی بێ دەفەرمێ أن ناسا قالوا له إنا ندخل على سلاطيننا فنقول لهم بخلاف ما نتكلم إذا خرجنا من عندهم. قال ابن عمر كنا نعد هذا نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم. عەبدوڵڵای کوڕی عومەر کۆمەڵە خەڵک چوونە خزمەتی و عەرزیان کرد قوربان ئێمە دەچینە لای بەرپرسەکانمان، ئەچینە لای فەرمانڕەواکانی وڵاتمان، دەچینە لای بەرپرسان لە خوارێ بۆ سەرێ. فنقول بخلاف ما نتكلم إذا خرجنا من عندهم. قسە دەکەین بە پێچەوانەی ئەو قسانەی کە لە دەرەوە لە ماڵەوە لە بازاردا
لە شوێنی کارماندا دەیکەین کە دەچینە لای ئەوان مەدحیان دەکەین کە دێنە دەرەوە زەمیان دەکەین. ئایا ئەمە هیچ خراپەی شتێدایە؟ ئەمە بە گوناه حیسابە؟ ابن عمر فەرمووی كنا نعد هذا نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم. فەرمووی ئێمە لە زمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە لە خزمەتی دابووین کەسێک ئەم ڕەفتاری هەبوویایە بە دووڕوویی و بە نیفاق حساب دەکرا لەسەری. دەیانگوت فڵان کەس دووڕووە لە لای کاربەدەستان قسەیەک دەکا کە چۆ ماڵە قسەیەکی تر دەکا. بۆیە زۆر زەرورە ئینسان لە لای کاربەدەستان حەقیقەت و ڕاستەقینەی وڵاتەکە بڵێ، چونکە ئەوان کاربەدەست هەر دوو گوێی هەیە، هەر وەک تۆ مێشکێکی هەیە، هەر وەک تۆ دوو چاوی هەیە، لەوەچی هەر نیوەی ژیانی فریای ماڵ و منداڵ و بەرژەوەندیەکانی خۆی کەوێ. نیوەکەی تری ناتوانێت بەسەر هەموو وڵات ڕابگا، بەسەر هەموو سیستمی سیاسی و بەڕێوەبردنی وڵاتەکە ڕابگا. پێویستی بە کەسانێکە کە چوون بۆ لای حەقیقەت و ڕاستیەکانی پێ بڵێن. وی ئەوان ئەگە بە دڵسۆزیەوە جوانیەکانی بۆ باسکەن بڵێن ئەلحەمدوللا لە وڵاتە ئەمانە هەیە، بەڵام ئەم کەم و کوڕیانەش هەیە، بەهار لە ئەژنۆ نییە و هەموو خەڵک تێر و تەسەل نییە و لەوە چێت جەناب تەنها خۆت و دار و دەستەکەت باش بن. ئەوانەی کەوا بە دڵی جەنابەت مەدحت دەکەن، بەڵام بەخوا خەڵکی تر بە ئاشکرا پێت بڵێن خەڵک ڕازی نییە لێت، خەڵک نەعەدالەتی و گەندەڵی دەبینێ، خەڵک لە بەڕێوەبردننی وڵاتەکە نیگەرانە. بە ئومێدی خوا جەنابەت دەستی خێرت هەبێت لە چاکسازیدا و چاکی بکەیت بە زمانێکی شیرین، بە زمانێکی نەرم، بە زمانی نوسح و نەسیحەت، ئاوا بە فەرمانڕەوا بوتری و عیبەکانی بخرێتە بەر چاو. حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ تولى الحجاج العراق وهو عاقل كيس. حجاجی کوڕی یوسفی سەقەفی بوو بە فەرمانڕەوای عێراق. کاتێک کە بوو بە کاربەدەستی عێراق سەرەتا کەسێکی زۆر ژیر بوو. حەجاج کەسێکی زۆر وریا بوو، زۆر ژیر بوو، زۆر وریا بوو، زۆر جوان کاروباری عێراقی بەڕێوە دەبرد. فما زال الناس يمدحونه، خەڵک چوون بۆ لای ئەوەی دەچوو بۆ لای ئەوەندەی مەتەح دەکرد، ئەوەندەی بە باڵایە هەڵدەوت، ئەوەی دەچوون بۆ لای دەمامکدار بوون. یعنی تەنها ئەوەیان دەوت کە حەجاج پێی خۆشە، هەموو مرۆڤێک حەزی بە مەدحە، ئەوەندە مەدح دەکرد لە ڕووی خۆی حتا صارە ئەحمەقە تائیشەن سەفیهەن. والله هەر ئەو خەڵکی عێراق ئەوەندە مەدح کرد ئەوانی کە دەرباری بوون، کە میوانی بوون، کە زانای ئاینی بوون، کە فەرمانڕەوای خوارێ بوون، کە دەچوون بۆ لای ئەوەندە مەدح کرد حتا کردیان بە پیاوێکی دەبەنگی دڵڕەقی نەزانی نەفام، خۆشی لەناوبەرد، عێراقیشی لەناوبەرد، مێژوێکی ڕەشیشی بۆ خۆی تۆمار کرد. بەڵام کاربەدەستان کاتێک کە ئینسان نەسیحەتیان دەکا دەبێت بەبێ تەجریح و تەشهیر و سووی ئەدەب بێ. برینداری مەکە، کەسایەتی مەڕوشێنە، گوێنی پێمەدە، تەشهیری پێمەکە، ئینسان ئەدەب بنوێنێت لە ئامۆژگاریەکانیدا بە زمانی نەسیحەت نەک فەضیحەت ئامۆژگاری کاربەدەستان بکە. دکتۆر هێمن خورشید لە دیوانی شوشەدا لە لاپەڕی 29دا باسی ئەو کەسانە دەکا کاتێک کە دەچنە لای فەرمانڕەوا، کاتێک کە دەچنە لای فەرمانڕەوایە، فەرمانڕەوایکی تازە هاتووە، فەرمانڕەوای پێشوو ئینقلابی بەسەرا کراوە، کوتەدا کراوە، لابراوە، ڕوخێندراوە، ڕژێمە دیکتاتۆریەکان. ئەمەی کە دێ بە حساب چاوەڕێی چاکەی دەدەکرێت. دکتۆر هێمن خورشید لە دیوانی شوشە لە لاپەڕی 29دا دەڵێ بەتایبەت زانە ئاینیەکان، کەسایەتی کۆمەڵایەتیەکان، ڕیشسپی و پیاماقوڵەکان کە دەچن بۆ لای ناڵن قوربان دەرز لە ڕابردوو وەرگرە. ئەو فەرمانڕەوایی پێشتۆ کە بە زەبر و زەن خۆی چەسپاندبوو، چونکە دادپەروەر نەبوو، چونکە ستەمکار بوو، ئەوە چارەنووسی بوو. بە ئومێدی خوا چاوەڕێیمان لە جەنابەت هەیە، دادپەروەری بچەسپێنی لە کۆمەڵگادا، گەندەڵی بنەبڕکەی، کەمیکەیەوە سفریکەی، دڵسۆزان لە خۆت نزیککەیتەوە، ماستاوچیان لە خۆت دوور خەیتەوە، دڵسۆزان خەڵات بکەی، خراپەکاران سزا بدەی، بۆی هەمومان بە ئەمن و ئەمانەوە لەم کەشتی وڵاتەدا بژین. ئەڵێ ئەوان وا ناڵێن، دەڵێن گەر تۆ نەبی ژیان دەمرێ، گەر تۆ نەبی بەکاربەدەستەکە دەڵێن گەر تۆ نەبی ژیان دەمرێ، گوڵەباخ خۆی ڕەشپۆش دەکا و لە جیاتی گوڵ دڕک دەگرێ، گەر تۆ نەبی ئیتر قەت باران نابارێ، لە جیاتی ئاو لە ئاسمانەوە ئەم جارە تۆ پەڵە قوڕ دێتە خوارێ. جەکەبراک ئەوەندەی مەتەحکەی جارێک دوو جار دەجار بڕواتان هەبێ دەبێتە فیرعەون، وا لە کەوڵی خۆی دەچێتە دەرەوە، ئەڵێ وەڵڵا برا من نەبم ئەو عالەمە هەمووی دەمرێ لە برسانار و بارانی ڕەحمەت لە ئاسمان دەگیرێتەوە، کەواتە دیارە من هەموو شتێکم. ئیتر ئەمجا خۆی دەکا نەعوذ بالله بەخوای ئەو میلەتە و
ئەویش وەک دیکتاتۆرەکەی پێشوو خەڵکی دەچەوسێنێتەوە. سێمیان زەواج بە دەمامکەوە مەکە. دەچی خوازبێنی ئافرەتێک مەڵێ دەوڵەمەندم، مەڵێ کەسایەتیم، مەڵێ پلەی حیزبیم وایە، مەڵێ لە عەشیرەتی فڵانم، مەڵێ ئەوە شۆخ و شەنگیمە، بڵێ وەڵڵاهی ئەوەم کە هەم بەبێ زیاد و کەم وەکو خۆی ئافرەتێک خوشکێکی بەڕێز ئەو تا خەڵک ناوێت ئافرەتی ئەم سەدەمە بخوازێت چونکە نازانێت دەم و چاوی چۆنە، مەگە دەڵێن بەیانیان زوو بچی کە تازە لە خەو هەڵدەستێ یان کاتێک کە تەعزیەیەک شیوەنی کەسێکی نزیکی هەیە دەمە ماسکەکەی پێوە نەبێ. بۆیە وەکو خۆت نیشاندا بەو شێوەیە خۆت نیشاندا کە هەی لە کاتی زەواجە بۆ ئەوەی دوایی تووشی گلەیی و لۆمەی بەرامبەرەکەت نەبی. چوارەم دەوڵەمەندی دەمامکدار. ئێستا کەسانێکەن لە بازاڕەکانی کوردستاندا لە جیهاندا فێر بوون کابرا دەبینی جلوبەرگێکی زۆر گرانبەها، ئۆتۆمبیلێکی زۆر گرانبەهای چەند دەفتەر دۆلاری، بینایەکی گرتووە کۆمپانیای فڵان دام و دەستگا مێز و کۆمپیوتەر و چەندەها کارمەند ئیشی پرۆژەی هەیە، پارە لە خەڵک وەردەگرێت دوای هەر لە پارەی خۆی دەیداتەوە. یعنی عەقڵی کابرا خۆی دەزانێت وەک مەنزەڵەکەی مەلای مەشهور کە ئەمە بەخواهی ئەوە نییە، دەفتەرێ دۆلاری داوەت هێڵە مانگی 20 وەرەق خێرت دەدەمێ، خۆی دەخەڵەتێنێ ئەینا ئەزانێت دەفتەرێ دۆلار 20 وەرەقە لە ماجیەکە خێر ناکە، بەڵام بە تەماحەکە ئەم بۆ ئەوی دەجێڕێتەوە عالم لە خۆی کۆ دەکاتەوە. ئەمە خۆی هیچ نییە، خۆی ئیفلاسە، زۆی هەژارە، هیچی نییە. بەڵام بەو شێوەیە دەمامکێکی بۆ خۆی دروست کردووە کە خەڵک وا دەزانێت ئەمە سەرمایەدارێکی گەورەیە، خاوەن کۆمپانیایەکی ناودارە، حتا لە کتوپڕادڵەن تەقیەوە و فڵان کەس وەڵا ئەوەندە ملیۆن دۆلاری ئەو خەڵکی برد و هەمووی تاڵان کرد و هەمووی داغان کرد. وە ئاگال لێبێ هەر کەسێکت بینی بە جلوبەرگی جوان، بە ئۆتۆمبیلێکی گرانبەهای جامڕەش، بە باڵەخانەیەک و قەتعی کۆمپانیا و ناو نیشانێک، ئەزیزم نەخەڵەتی ماڵی خۆتی مەخەدەست، متمانەی پێمەکە، شتی لێ مەکڕە، لەگەڵی تێکەڵاو مەبە، خەڵکیم هان مەدە بڕۆن مامەڵی لەگەڵ بکەن و دوای خەڵک بێتە سەرتۆ وەکو بینیومانە. پێنجەم سیاسی دەمامکدار. سیاسی دەمامکدار کە باری بۆ کەس نییە، مەبدەئی نییە، بیر و باوەڕی نییە. دکتۆر عەبدوڵڵا پەشێو لە شیعرێکا کە درێژە ئێمە کۆپلەیەکمان لێوە گرتووە لە دیوانەکەیدا بە ناوی هەسپم هەورە و ڕکێفم چیە لە لاپەڕەی 459دا دەڵێ دکتۆر عەبدوڵڵا پەشێو باسی ئەو سیاسیە دەمامکدارانە دەکات، دەڵێ ڕووی لە شام بێ کەوڵی شێری لەبەردایە، ڕووی لە شام بێ کەوڵی شێری لەبەردایە، نەعرەی عروبە لێ دەدا و دەگرمێنێ، ڕووی لە قوم بێ لە ئێران، ڕووی لە قوم بێ زولفەقاری عەلی پێیە و سەری یەزید دەپەڕێنێ. ئەو سیاسیە دەمامکدارانە بەرژەوەندی خوازن، وەفایان بۆ هیچ کەسێک نییە چونکە خاوەنی مەبدە نین. ئەوانە زۆریان دوای مردنیان فایلەکانیان دەردەکەوێت کە جاسووسی وڵاتان بوون، کەسە بە ڕژێمەکانی پێشوو بوون و ڕووی ڕاستەقینەیان ڕۆژێک بۆ میلەت دەردەکەوێت. شەشەم سوالکەری دەمامکدار کە بەداخەوە فەقیر و هەژارێک بۆتە قوربانی، کە فەقیر و هەژاری ڕاستەقینەیە لەم مانگی ڕەمەزانەدا وەڵڵاهی مستحقی زەکاتەکەتە، مستحقی زەکاتی فتر و سەرفترەکەتە، بەداخەوە خەڵک لێی تێک چووە، چونکە کەسانێک دەبینێ ئەوەندە بە کزۆڵی بە ڕەشۆڵی ماڵێکی گرتووە کولانەخانوویەک خەریکە بەسەریا دەڕوخێ، هەموو شتەکانی وا نیشان دەدا کە ئەمە مستحقی شەرعیە، بەڵام لە واقعی شاوانیە. خەڵکەکەش دواتر کە بۆی ئاشکرا دەبێت ئەمە سوالکەرێکی دەمامکدار بوو، ئەمە هەبووە، بەڵام فێری ئەم بەزمە بووە. فەقیرە ڕاستەقینەکەمان لێ تێک چووە، فەقیری ڕاستەقینەکە ئاوا خۆی زەلیل ناکە و ناکڕوزێتەوە و نالاڵێتەوە، بۆتە قوربانی ئەو سوالکەرە دەمامکدارانەی کە بەو شێوەیە خۆیان نیشان دەدەن و زەلیل دەکەن و لە ڕاستەقینەش داوانین. چاو لێ دەمامکداری چ مەترسیەکی هەیە بۆ سەر کۆمەڵگا لە هەموو بوارێکەوە. ئەوانی کەوا لە فەیسبووکە حوتەم دەمامکداری فەیسبووک، ئەوە ئێمە شکردی نازانین و لەوانەیە ئەو گەنجانە بیزان و بیستبێتان لە فەیسبووکە هەیە کوڕا خۆی دەکا بە کچ، پەیوەندی لەگەڵ چەندەها کوڕ دەبەستێ، گفتوگۆ دەکا، ئیتر دواتر حەیای دەبا، داوای پارەی لێ دەکا، هەیە کچە خۆی دەکا بە کوڕ. لە کتێبێکە بابەتێکم خوێندەوە زۆر سەرنجڕاکێش بوو. لەو کتێبەدا دەڵێ مامۆستایەک کەسێکی زانا و پیاوێکی بە حرمەتی وەکو جەنابتان کەسێک دەچێت بۆ لای ئەڵێ مامۆستا هاتووم بەڕاستی وێرانم. ئەویش دەڵێ پیاوت کوشتۆ بە سوعبەتێکەوە بۆی کە تۆزە فەرەحی بخاتر دڵێ وکەڵە پیاوی پیاو کوشتن نیم. ئەڵێ تەعەدال لە ناموسی خەڵک کردووە، دڵێ بەخوا ئەوەشم پێ نەکراوە شکول لەوانەش نیم.
ئەڵێ ئەی بەهۆی چیەوەڵە ئەنتەرنێت سەرگەردانی کردم مامۆستاکەش پێی دەڵێ ئەنتەرنێت کەس سەرگەردان ناکە ئەنتەرنێت بەهرەیەکە خەڵاتێکی خوایە ئەگەر بۆ چاکە بەکاری بێنی ئێستا ئێمە لەڕێی ئەم سۆشیال میدیایەوە دەنگمان بە جەنابتان لەم مزگەوتە بچکۆلەدا بە ئەمەندە خەڵکە دەگا بەڵام لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکەمانەوە بە هەزاران خەڵک ئەم وتارە دەبینێ لە هەموو وڵاتی دنیا دەیبینێ ئەمە ڕەحمەتی خوایە ئەمە بەرەکەتی خوایە هیچ کاتێک ئینسان ئەوەندە ناتوانێت داوا بانگاز بکە وەکو ئەمڕۆ ئەڵێ درێژی نەکەینەوە بە سەرهاتەکەی وتی وەڵاهی شەوێک ئێمە خانووکەمان دوو قاتە من لە قاتی خوارەوە بووم خوشکەکەشم لە قاتی سەرەوەی و دایک و باوکمانیش لە ژووری خۆیان داخەوت بوون هەر یەکەمان لە ژووری خۆمان بووین لە نیوەی شەودا لەسەر ئەنتەرنێت لەگەڵ کچێکە قسەم دەکرد کە بە حساب کچ بوو ناوی خۆی نابوو فریشتە منیش خۆم ناو نابوو فارس ئەدڵێ گفتوگۆمان دەکرد وتم بۆی کە دڵنیا بم کچی هەر بنووسین وێنەی خۆتم نیشاندا وتی ناتوانم لە بەربواری کۆمەڵایەتی و دواتر تۆی کوڕ سووی استیغلالم کەی استیفادەم لێ بکەی و هەڕەشەم لێ بکەی ناتوانم خۆم نیشاندەم ئەڵێ لە دوایدا وتم تەنها شوێنێکی جەستتم نیشاندا ناچارم کرد بە قسەی خۆش سینەی خۆی بۆ کردمەوە سنگمەمکی دەرکەوت و من تەماشام کرد ئەڵێ لە دوای ئەوەوە وتی باب شوێک بدەم دواتر وەرەوە خەد وتم زۆر چاکە منیش دەچم قاوەیەک دەخۆمەوە وتی منیش دەچم قاوەیەک دەخۆمەوە هاتمان بەدباخەکە بە بێت چرپە دەرگام کردەوە سەیرم خوشکەکەشم لە قاتی سەرەوە هاتە خوارەوە بە بێت چرپە خۆی کرد بە مطبەخەکەی وتم چیەکەی وتی قاوەیەک دەخۆمەوە وتم ئەی تۆ وتی وەڵام منیش قاوەیەک دەخۆمەوە خورپەیەک بە دڵما هات ئیتر بە ڕاستەوخۆ پێم وتم تو ئەو خوایە تۆ فریشتەنی سڵامیەوە وتی ئەی تو ئەو خوایە تۆ فارزنی وتم بەرەوەڵە لێ گاشکرا بووین ئەوەی کە خەریکی دڵداری بەیەکەوە دەکەین خوشک و براین بەڕێزان دەڵێ زۆر پەشێو حاڵ بووم لەو کاتەدا بڕیارمدا کە سەری خۆم هەڵگرم بەڵام لە دواییدا دایکم ئامۆژگاری کردم مامۆستا ئامۆژگاری کردم کە بە هەر شێوازێک بێ زەواج بکەم ئەوە بابەتەم لەبیر بچێتەوە بەڵام خوشکەکەم خۆی سووتاند و منیش لە هاوسەرم جیا بوومەوە و مامۆستاکەڵ دە سەری خۆی هەڵگرت و بێست سنوور ماڵەکانیان سەرگەردان بوو کەواتە دەمامەکداری بەدبەختیە بۆ دنیا بۆ قیامەت خوای گەورە لەو بەڵا گەورەیە بمان پارێزێ و ڕەحم بە هەموو ویلایەکمان بکە